بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکە لە شەرحی مەتنی عەقیدەی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو دەرسە بخاتە تەرازوی حەسەناتمان و تەرازوی چاکەکانمانی پێ قوڕسکە، و خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی ئەو مەجلیسەمان بکاتە مەجلیسی ذکر ئینشاء الله تعالى. گەیشتینە ئەو فقرەی کە دەفەرمێ لا راد لقضائه ولا معقب لحكمه ولا غالب لأمره. ئەو سێ دەستەواژەیە تقریبا ئەتوانم بڵێم لێک نزیکن، بەڵام هەریەکە و زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ جیاکاریەکیان تێدا کردووە، و ئەو دەرسە دوایین دەرسە لە فقرەی قسەکردن لەسەر ناو سیفەتەکانی خوا، لەسەر مەشیئەتی خوا، لەسەر دەسەڵاتەکانی خوا تەبارەک و تەعالا. لە دەرسی داهاتوو ئینشاءڵڵا دەینە سەر پێغەمبەرایەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، کە هەموو ئەو بابەتانی کە لە عەقیدەی تەحاوی باس کراون بابەتی هەستیارە و بابەتێکن کە پێویستە ئینسان خۆیان پێوە ماندوو کاتن. دەفەرمێ لا راد لقضائه، ئەوە تقریبا درێژە پێدانی بابەتی پێش خۆیەتی کە لە هەندێک فەقەرە برا بەڕێزەکانی خۆم دووبارەکردنەوەی بابەتەکان بەڕاستی لە بۆچێ لە بۆ گرنگی پێدانیەتی، و بە تایبەتیش لەو سەردەمی شەیخی تەحاوی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، وەکو گوتم ئەو بابەتی ئەوانەی کە وەکو بڵێ گومان و ئیشکالیتێکیان بووە لەسەر دەسەڵاتەکانی خوای پەروەردگار، لەسەر قودڕەتی خوا، لەسەر مەشیئەتی خوا، و لەبەرەوەی بەڕاستی زۆر ئاوە زۆر خەستی کردوتەوە و پێویستیش بووە لەو سەردەمەی بۆ ڕەتدانەوەی ئەوانەی کە ئەهلی کەلام بوون و ئەوانەی کە عەقڵیان پێش نەقڵ خستووە، زەرور بوو ئەو بابەتانە ئاوە و خورد بکرێنەوە و دووبارە بکرێنەوە، چونکە جاری وایە بە جارێک لێ حاڵی نابی، ئیوایە بە دوو جار لێ حاڵی نابی و بە سێ جار لێ حاڵی نابی، دەبێ بۆی دووبارەکەیەوە. دەفەرمێ لا راد لقضائه، کە هیچ قووەتێک نییە، هیچ ضدێک نییە کە بتوانێتن ئەوەی خوا تەقدیری کردووە بیجێڕیتەوە، یان بربەست بێ لە جێبەجێکردنی بڕیارەکانی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا. لەبەرەوە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی الرعد ئایەتی 11 دەفەرمێ وإذا أراد الله بقوم سوءا فلا مرد له. ئەگە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ویستی زەرەرێک تووشی قەومێک بکە، یان قەومێک سزا بدا، دەفەرمێ فلا مرد له، فلا مرد له، یعنی هیچ کەسێک ناتوانێت ئەو ناخۆشی و ناڕحەتیەی کە بەسەر خەڵکێک بەسەر قەومێکدا بێ ببێتە بربەست و ڕەدی بکاتەوە. لە حەدیثی قودسیشدا لە شەرحی ئەربعینی نەوەوی ئەگە لە یادتان بێ لە خزمەتیدا باسمان کرد، وتمان ئەگەر هەموو خەڵک کۆ بێتەوە، ئینس و جن، مەلایکەتەکانی خوا تەبارەک و تەعالا، هەمویان کۆ ببنەوە بیانەوێ چاکەیەکت پێ بگەینن، ئەو چاکەیە خوا ئەمری لەسەر نەبێ، کەس ناتوانێت ئەو چاکەیەت پێ بگەینیت، و هەمووش کۆ ببنەوە بیانەوێ زەرەرێکت پێ بگەینن، ئەو زەرەرە خوا ئەمری لەسەر نەبێ، بڕیاری لەسەر نەدابێ، کەس ناتوانێت زەرەرت پێ بگەینیت. کەواتە فاعیلی ئەفعال ئەوەی کە بڕیاردەرە و بکەرە و
و توانایە و بڕیار لەسەر دەرە بۆ هەموو کار و کردەوەکانی ئینسان چێیە؟ خوایە تەبارەک و تەعالە. و هیچ کەسێک ناتوانێ بوەستێتەوە لە ئاست ئەمر و فەرمانەکانی خوا ڕەت کاتەوە. تێگەیشتن وام چه ئەمر و فەرمانی شەرعی بن و چه ئەمر و فەرمانی قەدەری بن. ئەوەی خوای گەورە لای خۆی بڕیاری لەسەرداوە و تەقدیری بۆ کردووە و دەزانێ عاقبەتەکەی چۆن هەر ئەوە دەبێت. وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين. مشيئة إنسان مربوطة بمشيئة خوا تبارك وتعالى. بەڵام وەکو گوتم خوای پەروەردگار تبارك وتعالى هەموو شتێکی باشی پێ ڕاگەیاندوین و تەشجیعی کردوین، پێغەمبەری بۆ ناردوین عەلەیهیم الصەڵات والسەلام، و لە هەموو زروف و سەردەمێ خەڵکی باش و چاک و ئامۆژگاری کەر هەیە، بەگوێیان کە سەرفراز دەبی، موفق دەبی و پارێزراو دەبی. بەگوێشت نەکردن و بەلاری ڕۆیشتی و بەلاڕێدا ڕۆیشتی و گوێڕایەڵ نەبووی، گلەی لە خۆ بکە. لە فەرمودەیەکی قودسی داهاتووە لە ئاخری فەرمودەکەی دەفەرمێ: إنما هي أعمالكم أحصيها لكم. إنما هي أعمالكم أحصيها لكم. وكردەوەکانی خۆتانە بۆتان وەکو بڵێ هەڵگیراوە، بۆتان فۆتۆکۆپی کراوە، بۆتان لەسەر یەکدان دراوە، لەبیر ناکرن ئەو کار و کردەوانەی ئێوە. كل نفس بما كسبت رهينة. لبرو دەفەرمێ فمن وجد خيرا فليحمد الله. هەرچی لە صحوفی ئەعمالی خۆی کردەوەی چاکی بینیەوە با ستایشی خوا بکە، سوپاسی خوا بکە، تەوفیقی خوایە موفقی کردووی ئەو کردەوە چاکانە بکەی، هیدایەتی دای و ڕێنمونی کردووی. ئەو جا دەفەرمێ چی؟ فمن وجد غير ذلك فلا يلومن إلا نفسه. ئەگە غەیری ئەوەت بینیەوە لە صحوفی ئەعمالی خۆت خراپە و خراپەکاری و گوناه و تاوان و معسیەت و سەرپێچی و ئانەت بینیەوە، گلەی لە کەس مەکە، ئەدی لە خۆت بکە. فلا يلومن إلا نفسه. هەر یەکێک تەماشەکەن ئێمە کۆمەڵە گوناه و تاوانێکمان هەیە، بەس با فکرکەینەوە چییە؟ ئێمەی ئیجبار کردو گوناه و تاوانە بکەین، غەیری شەهەوات و حەز و ئارەزوەکانی خۆمان نەبێت. ها؟ کەس. لەبەرەوەش برا بە ڕێزەکانی خۆم، لە فەقەڕەی دووەم هەر لەو فەقەڕەیە ولا معقب لحكمه. ولا معقب لحكمه كلمة معقب يعني تأخير كردن لعقوبة وهاتوا، يعني كسيك ناتواني أمر فرمان كان إخوة تأخير بكات، نيلي أمر فرمان كان إخوة جيبا، يعني بون من أخوة يقول تبارك وتعالى فرمان در دكا باران بباريتن، كسنية بلي بازاري نباريتن، لبروا خلو خرباني فلان كسي أو تيك دچيتن، خواي گەورە ئەمر دەردەکا فلان کەس دەبێ وەفات بکاتن، منداڵی وردن بالفعل، قەرزدارە، تازەی ژن گواستۆتەوە، خێزانی خۆی خۆش دەوێ، تاقانەی خوشکانە، کەس ناتوانێتن ئەمری خوای گەورە تاخیر کاتن. ئەنگۆرم بەس تەماشەکەن، ئەگەر هیچ کەسێک ئەو سوڵتە و سەلاحیەتەی هەبایە بۆ تاخیرکردنی ئەمر و فەرمانەکانی خوا، وەزع تێک دەچوو، چونکە کەس نییە وەچ کابرا گوتێک خۆمان دەڵێ ئەوەی نەبێتن. عاتیفەی ئێمە لێگەڕێ، ئەمە زۆر جار بە عاتیفەی ئیش دەکەین. عاتیفەی ئێمە شتێکە و قەزا و قەدەری خوا و ئەمری خوای گەورە شتێکی دیکەیە. ئەمە نازانین چ شتێک باشە بۆ ئێمە، بەس بە عاتیفی و بە زاهیری تەماشەیەکتر دەکەین. بەسەوەی خوای پەروەردگار بۆ ئێمەی داناوە، ئەو بۆمە باشە، ئەو بۆمە چاکە. لبروا ولا معقب لحكمه، هیچ کەسێک ئەو سەلاحیەت و دەسەڵاتەی پێ نەدراوە و نیشێتی، نەخوا پێیداوە نە بەخۆش هەیەتی کە بتوانێتن ببێتە بەربەست لە تەخیرکردنی ئەمر و فەرمانەکانی خوا.
خواي پروردگار تبارك وتعالى لسورة الرعد لآيات تسليك دفرمي أولم يروا أن نأتي الأرض ننقصها من أطرافها والله يحكم لا معقب لحكمه وهو السريع الحساب. طبعا بابتي علمي بحتة الشيخ زغلول النجار زور جوان باسي ذكاتن جاء الناس مسري كبابتي مني أو خواي قرد فرمي آية سيد ناكن كاتي خواي پروردگار تبارك وتعالى أو قوي زويي زا آية ويشي ديني توا نقصتاني دكا ليكم دكا توا بارحال گۆڕانکاری لەو گۆی زەویەدا دەکرێت کە خوای پەروەردگار ئێمەی لەسەر نیشتەجێ کردووین. جا ئەو گۆڕانکاری ئایا بە مەبەست پێی تێوانەوەی ئەو دوو قوتبەیە، قوتبی جنوبی قوتبی شیمالی کە ئەو بەستەڵەکانەی ئەو هەمووی چیا بەفرینانەی کە دەتێوێنەوە ئەو جا هەڕەشەی غەڕقکردنی بەشێک لەو شارنشینانەی کە لە ئەمریکا و لەو وڵاتانەدا هەن و لەو وڵاتە ئەوروپیانە کە هەڕەشەی غەڕقبوونیان لەسرە چۆنەوە خوا دەزانێتن. بەڵام مەبەستەکەی لێرانە ئەو ئاەتەیە دەڵفەرمێ والله یحکم، خوا بڕیار دەدا، خوا بڕیار دەدا. لێرانە مەبەستی پێ بڕیاردانە. خۆی حاکم بۆ پێ دەگوترێ حاکم لەبەرەوەی حکم دەکا. حکمکردن یانی بڕیار دەردەکاتن. خوای پەروەردگار هەم حەکەمە هەم حاکمە، بڕیار دەردەکا خوای پەروەردگار ولا معقب لحکمه، هیچ کەسێک ناتوانێت ئەو حکمەی خوای پەروەردگار ڕاگرێت، تەخیر کاتن، بیوەستێنێتن. کەس ئەو سەلاحیەتە و دەسەڵاتەی پێ نەدراون نیەتی. لەبەرەوە هەموو حاکمێک جگە خوا دەسەڵاتێکی دیکە هەیە کە دەتواندرێتن حکومەکەی ڕاگرن نێڵن تەنفیز بیان تەخیری کەن. ئەمە تەماشەکە و محکەمەمان هەیە، بەڵام محکەمەی تەمیزمان هەیە وانە؟ ئەو جا سوڵتەیەکی دیکەمان هەیە بۆ نمونە ڕئیسی ئەو وڵاتەی حاکمە گەودەریش کاتن لەسەر ئیمزا ناکاتن، ڕای دەگریت. بەڵام ئەوەی خوا تەبارەک وتەعالە لەسەروی هەموو شتێکە. ئەو جا دەفەرمێ ولا غالب لأمره. تقریبا وەکو گوتمان لە سەرەتا ئەو سێ بابەتانە هەر سێکی یەک مانا دەگرنەوە. ئەنی هیچ کەسێک ئەو دەسەڵاتەی نییە کە خوای پەروەردگار ئەمر و فەرمانەکانی خوا دەستەوەستان کە یان زاڵ بێ بەسەر ئەو ئەمر و فەرمانانەی خوا نێڵی جێبەجێ بن. لە فقرەیەکی نوێ ئەو جا دەفەرمێ آمنا بذلك كله وأيقنا أن كلا من عنده. أو دوائن فقري لسر ناو صفتكاني خوا لسر أمر مشيئتي خواي پروردگار تبارك وتعالى. ليرانا أو آمنا بذلك كله إشارة لبوشي لسر بدايتي يكم فقري كدسمان بيكر كدفرمي نقول في توحيد الله معتقدين بتوفيق الله. قصدكين لسر یەکتا پەرستی خوای پەروەردگار و لەسەر ئەسما و صفاتی خوای پەروەردگار و بەچێ بە تەوفیقی خوا لێران هەموو ئەو بابەتانە کۆ دەکاتەوە. دەفەرمێتی ئامەنا بذلك كله، ئیمانمان بە هەمووی هەیە بەوانە. لەبەرەوەی ئەو بابەتانەی کە باسی کردوون هەمووی هەڵێنجراون لە چی؟ لە قورئان و سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. شتێکی باس نەکردووە شەیخی تەحاوی کە لەبەرچی خۆی دەری نابیت. و هەو بابەتانش چەند دووبارەیەکەوە و چەند بیخوێنی ڕۆژ بە ڕۆژ دەزانی کە پێویستی زیاتر پێوێتی، پێویستی بە تایبەتی لە مەسەلەی مەشیئەت و لە مەسەلەی هیدایەت و لە مەسەلەی ضەلالەتدا. ئەو جا دەفەرمێتی وأيقنا أن كل من عنده. وإيمان من هي بويك أو شتاني كروددا لو كون كائنات لو بونورو أو كروددا للروجاني منو تودا
هەمووی لە لای خوای پەروەردگارە بە تایبەتی هیدایەت و ضەلالەت. برا بەڕێزەکانی خۆم، پێش ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێتن، یعنی تەماشەکە حەس لە سەردەمی پێغەمبەری خواشدا عەلەیهی سەڵات وسەلام، خەڵک خوای وەکو فارسەکان خوای خێر و خوای شەڕیان دەپەرست، قەناعەتیان وا بوو دوو خوا هەن لەو بوونەوەر و کەون و کائیناتە، خوایەکە مکەلەفە بە ئەفعالی خەیر و خوایەک مکەلەفێ بە ئەفعالی شەڕ و خراپە مەعاذ الله. خوای گەورەمە دەڵێ خالیقە، خالیقی خێر و شەڕە، بەڵام خوای پەروەردگار نێردراوی تایبەتی خۆی بۆ ناردوین کە دەینە سەری لە دەرسەکانی داهاتوو، بۆی کە ئەو شتانەی کە خوا پێی خۆشە و ئەو شتانەی کە خوا حەزی لێتی و ئەو شتانەی کە خوا تەشجیعمان دەکات لەسەری پێمان بڵێن و ئەو شتانەی کە خوا ڕقی لێتی و خوا لەگەڵی دانی و خوا نەهی لێ کردووە ئەویشمان پێ بڵێن، بۆی بەرچاومان ڕوون بێتن. لەبەرەوە دەیان گۆگەر شتێک چاکە و وەچێ گۆتیەوەچیان بادایانگەوە بەشان و شەوکەتی خۆمان پێیامان کردووە، گە شتێکی خراپیش بایە یەطەیەڕ بموسى ومن معه. خوای پەروەردگار دەفەرمێ لە سوورەتی النساء ئایەتی 78 وإن تصيبهم حسنة يقول هذه من عند الله. ئەگەر شتێکیان توش با لە چاکەیەش دەیانگۆ خوا لێت بە زیادی بیتن، ئەوە خوا بۆی ناردووین. ئەدی وإن تصيبهم سيئة يقول هذه من عندك. ئەگە خراپەیەکیشیان توش ببایە دەیانگۆ ئەوە پێغەمبەرانیان پێ تۆمەتبار دەکردن عەلەیهیمو السەڵات وسەلام. خوای پەروەردگار دەفەرمێ قل پێیان بڵێ كل من عند الله، هەمووی لەلایەن خوای پەروەردگارەوەیە تەبارەک وتەعالە. ئەوە دوایین فەقەرەمان بوو، ئەو جادەینە سەر فەقەرەیەکی نوێ، بەڵام کاتەکەمان دیارە بەرەو کۆتایی دەڕواتن. لە خوای پەروەردگار داواکارم کە عاقیبەت خێرمان بکەوە، ئەو دەرسانە بخاتە تەرازوی حەسەناتمان، و خوای پەروەردگار داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.